بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەشەی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر بۆنە و بیرەوەریەکان بکەین لە مێژووی کووردا دەپرسین ئایا بۆنە و بیرەوەری لە مێژووی نەتەوەکاندا یاخود لە مێژووی جیهاندا چی هێزێکی کاریگەری هەبووە لە ڕووی ڕۆحی و معنەویەوە بۆ نەتەوەکان ئایا بۆنە و بیرەوەریەکان هیچ کاریگەریەکیان لە بەرەو پێشبردننی پرۆسەی سیاسی و فکری و کۆمەڵایەتی کۆمەلگاکاندا گۆڕیوە ئایا ئەو بۆنە و بیرەوەریانە لە مێژووی گەلاندا هەیە بە تایبەتی نەتەوەیەکی وەکو کورد تا چەند کورتوانیوەتی وەکو زەخیرەیەکی معریفی و فەرهەنگی بەکاری بهێنێت بۆ دۆزەکە و پرسەکەی خۆی ئایا گەلانی دنیا توانیویانە بۆنە و بیرەوەریەکانیان وەکو قەزەیەکی شارستانی بەکاربێن لە ناو مێژوەکەیاندا تا چەند کورد دەتوانێت ئەمە هاوسەنگ بکاتەوە و بەکاری بهێنێت تا چەند بۆنە و بیرەوەریەکان پەیوەستن بەبوونی دەوڵەت و چوارچێوە و قوارەی سیاسی و یاساییەوە ئەمانە کۆمەڵێت تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری بە ڕێزان مامۆستا کامەران بابانزادە مامۆستای زانکۆ و توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد کاک بابەکردڕێی نووسەر و بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلێمانی بەخێرمێن بۆ ستوری سۆراغی مێژوو مامۆستا کامەران بۆنە و بیرەوەریەکان تا چەند هێزێکی کاریگەرن لە ناو فەرهەنگی نەتەوەکانی دنیادا بە شێوەیەکی گشتی و ئەزمونانەی کە هەیە ئێمە زیاتر ئەزمموی ئەوەی کە ئەوانە باسەکەن کە زیاتر هێشتا لە قۆناغێکی سەتایی و سادا بوون و دواتر گەیشتون بە قۆناغی دەوڵەتداری بەنای خۆی گەورە میرەبان دەست خۆش دیارە ئەم تەوەرەیە هاوکاتە لەگەڵ با بڵین سەرەتاکانی ئازار و هەروەها نەورۆز و بەگشتیانی وەرزی بەهار کۆمەڵێک بۆنەی تێدایە واتە پڕ لە بۆنە بەڵام دەبێت ئەگەداری ئەو بین هەموو بۆنەکان بۆنەی شیرن نین و هەموو بۆنەکانش بۆنەی تاڵ نین لە واقعی گەلاندا ئەم مۆزوعی بۆنەوە بایەخدان بە بۆنە وە کۆبوونەوە لە دەوری بۆنە وە سوودوەرکردن لە بۆنە تایبەت نییە بە وڵاتانی کە خاوەن دەوڵەتن یان خاوەنی دەوڵەت نین جوولەکان خاوەنی دەوڵەت نەبوون کاتێک کە تەوسیفی هۆڵۆکۆستیان کردیانی بۆی ئەو مۆزوعی زۆر نەبەستینەوە بە چوارچێوەی قەوارەی سیاسی لەبەرەوەی دوجار ئەم بۆنە و بیرەوەری و ڕووداوانە مێژوون و هەموو گەلانیش ئەوانەی کە دەوڵەتیان هەیە ئەوانەی کە دەوڵەتیان نییە هەمویان خاوەنی شتێک کۆیان دەکاتەوە کە پێی دەوترێت مێژووی هاوبەش کەواتە ئێمە بەقەدرەوەی کە مێژووی هاوبەشمان بەقەدر ئەوەش دنیایەک بۆنە و بیرەوەریمان هەیە ئەم بۆنە و بیرەوەریانە بەشێکیان زۆر تاڵن و بەشێکیان زۆر شیرنن بەشێکیان نیشانەی با بڵێن نەکسە و نوشستین ئێمە لە مێژووی خۆماندا قسەی لەسەر دەکەین و بەشێکیان ئاماژەی سەرکەوتنن و زۆر جار ئەمەش بە ئەندازەیەک توانم بڵێم هەڵەیەکی باوە کە پێمان وایە هەموو سەرکەوتنەکان و بۆ نەخۆشەکان لە ئازاردایە زۆربەی شاڵاوەکانی ئەنفال کە بەشی تاڵن لە مێژووی ئێمەدا لە ئازاردا بووە و باسە بەڵام ئەوە بۆ بینەران زیاتر ڕوونکەیتەوە ئایا ئەمانە هێزن بۆ خۆیان نەکێزن بۆ بابەتە حسابی نەکەین ینی لە وجودی خۆیاندا ئەمانە هەڵکشان و داکشانن لە مێژووی تۆدا لە سەرکەوتن یا لە تێکشکان لە هەر جۆرەکان لە ئەسڵدا ئینسانەکان لە حالەتی ئێستادا چۆن مامەڵە لەگەڵ مێژوودا دەکەن بۆ ئەوەی کە ئێستا و ئایندەی پێڕۆشن بکەن پێی بەرەوە پێشبەرن ئەمە دەستە ئەم چوارچێوە واتە چوارچێوەی حرەکەتی مێژوو حرەکەتی ڕابردوو و خزمەتکردنی بە ئێستا و هەروەها خزمەتکردنی بە ئایندەی هەموو گەلێک ئەمە بۆنە و غێری بۆنە هەموو ڕابردوک دەڕاتەوە ئەو چوارچێوانە بەڵام بە دڵنیاییەوە کە ئێمە دەڵێن بۆنە و بیرەوەریەکان بیرە و بۆنە بیرەوەریەکان ئەم ویستگانن لە مێژووی هەموو گەلاندا کە بە ئەندازەیەک زوومێکی زیاتری لەسەرەوەتە هەرسێکی گەورە دروست بووە نەک تەنها لە لاپەڕەکانی مێژوو لە بیرەوەری شەقام و خەڵکی ئاسایش لە بیر ناچێتەوە ئەمەیە لەو بابەتەدا بە تەکید هەموو گەلان دەبێت لە ئەم ڕابردووە لەم هەڵکشان و داکشانە لەم ویستگانەی کە بۆتە بۆنەیەک و بۆنەکەش قسەی لەسەر دەکرێەوە لە زیهنی هەموو تاکەکانداهەیە دنەخۆ زۆر ڕوودا و هەیە لە ڕابردوودا کاتی خۆی ئەسکەندەری مەقدۆنی هاتووە لە نزیک هەولێرێ با بڵێن سەرکەوتووە ڕووداوێکی تاڵە لە مێژووی ئەو سنوورەی کە بێدە دەرە کوردستان بەڵام لەوانەیە نخبەیەکی کەمی مێژوزان نەبێ هەر لە بیریشی نەماوە بەنسبەت عەرەبەکان خەریکە سقوتی بەغدای 1450 هەر لە بیر چێتەوە هەندێک ویستگە هەیە واتە ئەمە تایبەت نییە بەوەی کە مێژوەکە چەند تاڵە دەبێت ئەوەندە لە پانتاییدا بگرێت لە زیهنی خەڵکەکەیدا بە زۆری ئەم بابەتانە کە زیاتر بوونەتە تێکەڵای بەشێک لە فەزای گشتی بوونەوەتە هەموو کۆمەلگا بە گرنگی وەرگرتووە بە سەرکەوتنی یا بەنجوستی ئەمە بۆتە بۆنە و بۆتە بیرەوەری و بە تەکید هەموو بۆنە و بیرەوەریەکی دەبێت لە خزمەت بە سوود لێوەرگرتندا بێ بۆ ئێستا و ئایندا بەڵێ کاک بابەکرد بۆنە و بیرەوەریەکان و شکۆدارکردنیان تا چەند ئەمانە ئەبنە هێزێکی معنەوی کاریگەر کە ڕابردوویەک بیری ئەمڕۆ خرێتەوە بەڵێ سوپاس ڕاستی وەکو مامەستا باسی کردیانی ئەم ئامۆزۆیشی ورد و قوڵە و من لە بدایەتەوە قسە بکەم کە بەشی پرسیارەکەت ئەوە بوو کە
ئەمانە هی دەوڵەتن یان میلەت پێم وایە ئەمانە هی میلەتن هەندێک مۆزوع هەیە تاک ئەجوڵێنێ هەندێک مۆزوع هەیە کۆمەلگا ئەجوڵێنێ بۆنەوە بیرەوەریەکان ئەوانەی کە جەنابەت بە گرنگیان بازەکەی ئەو بۆنانن کە کۆمەلگا ئەجوڵێنە بە گشتی شتێک پەیوەندیان بە تاکەوە هەبێ پەیوەندیان بە کۆمەلگاوە هەیە ئەمانە بایەخەکان لە چیا دەرەکەوێت لەوەی کە ئایا تا چەند توانیویانە هێزە ڕۆحیەکانی کۆمەلگا یاخود هێزە مادیەکانی کۆمەلگاز بجوڵێنن ئێمە بۆنە دینەکان زیاکەنەوە بۆنە دینەکان مەسەن ئێمە جەژنی ڕەمەزان هەیە جەژنی قوربانێ جەژنی قوربان لای کەسانی دینی ملیارێک خەڵک لەم دنیادا بۆ نمونە شتێک ڕیوایەتێکی گەورە هەیە لە قورئان و لە پێش قورئانی شاکە حەزەتی ئیبراهیم لەگەڵ حەزەتی ئیسماعیل چی کردو کردوێتی بە قوربانی ڕەمزێکە بە قوربانی دانی ئینسان کە چیەکە ئەمە ئێستاش لە دنیادا خەڵگە جوڵێنە وەکو بۆنەیەکی دینی بەڵام بۆنەکانی ترکە بۆنەی نەتەوەیین مەسەرەن نەورۆز لە ناو ئێمەدا ئەمە ڕەمزە بۆ ڕەمزێکی یعنی ئێمە معنایەکی ڕەمزی هەیە هەندێک شت هەیە معنای مادی هەیە هەندێک شتێ معنای ڕەمزی هەیە معنای ڕەمزی یاخود معنای معنەویەکەی ئەمە ئەوەیە کە کاتی خۆی زمانێک جامە ئوستورەیە ڕاستە یان ڕاستنیە ئێستا بۆ تحقیقەت لای خەڵکانی کە ملەتی کورد یاخود بەشە لە ملەتی کورد یاخود گەلانی ئێران کاتی خۆی پێشەوەی کە حتا کورد و فارس جا ببنەوە زاڵمێکە بۆ بەناوی زوحاک و ئەمانە خەڵک هەستاوە دژی ئەوە ئێستاش ئەمە نەورۆز کە یاد دەکرێتەوە و بۆ تا مەسلەی هەموو خەڵک لە وڵاتی ئێمەدا بۆ نمونە ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کە تەحەداکردنی زوڵم ڕوبەڕووبوونەوەی زوڵم مەسلەیەکی جددیە بۆ خەڵک و خەڵک ئەمەی لا گرنگە ولای باشە و تەییدەکە کاتە کرێ هەروەکو پرسیارەکە لە مامەساشم کرد ئەمانە هێزێکی ڕۆحین بۆ بێگومان ئەگەر ئەمە لە وەکو نەورۆز یاخود بۆنە دینەکان وەکو بۆنە سیاسەکان تۆ تەماشاکە شۆڕشی فەڕەنسا ئێستاش یاد دەکرێتەوە چەند ساڵ پێش ئێستا یادی 200 ساڵەی بوو ئەڵێن سەدان کتێب چاپکراوە لەسەری یعنی شۆڕشی فەڕەنسا شۆڕشێکی گەورەی لە تاریخی بەشەرە ئەمە یادکردنەوەی ئەم شۆڕشە زۆرێکە لەوە فاداری بۆ شیعارەکانی سەردەمی شۆڕش کە عیبارەتە لە ئازادی بەرابەری برادری یاخود ئازادی یەکسانی برایەتی بڵێ یعنی وەختێک کە تۆ تەمجیدی ئەم شۆڕشە ئەەکە یادی ئەەکەیتەوە وەک بۆنەیەکی نەتەوەی سەیرەکەی معناوە ئەتەوەوە فادارێک دەربڕی بۆ دروشمەکان و بۆ ئامانجەکان و حتا بۆ ئامرازەکانیشی تا ئەندازێک ینی ئامرازەکانی کە هەندێکدا تونتیش بووە ینی تۆ کە تەمجیدی شۆڕشەکەی معنای ڕێبازەکەش پێ باشە شۆڕشی ئۆکتۆبەر بۆنەوە شۆڕشێکی گەوری جیهان بۆ شۆڕشی ئەمریکا ینی یادکردنەوەی شۆڕشەکان و کردنی بە بۆنەیەکی نەتەوەیی نەک دەوڵەتی مزێکەڵوا موافقم کە شەر دەوڵەتی بێ دەوڵەت جاری وایە خۆی کاتە ڕسمی بڵێ بەڵام ئەم بۆنانە هەمیشە ژیان لە ناو تەریخا لە ناو مێژووە کە تۆ بچیتەوە سیاقە مێژووە یادکردنەوە ضرورەتی بۆ گەڕانەوەی بۆ ئەو سیاقە مێژووی یاخود ضرورەتی بەردەوامی پێدانی ئەو یا کاریگەریەکانێتی بۆ ئێستا تاوەکو ئێستا بەسرێتەوە بەڕابرد بەڵێ بێگومان ینی خۆی مێژووی ئینسان پرۆسەیەکە پرۆسێکی نەپساوەیە ئەم مۆزۆی ساڵ و مانگ ڕۆژە شتێکە شتێکە بڵین شتێکی دڵبخواهیە دروست کراوە جینا خۆ ئێمە پرۆسەی مێژووی ئینسان نەپچراوە لێکتری ینی ئێستا ئێمە ئیمتیدادین سەقافەتی ئێستا ئەم سێکەسا ڕەبتی هەیە بە سەقافەی ئەرستۆوە ینی خۆ ئێمە نەپساوە تاریخی بەشەر وەختێک کە ئەم تاریخە تۆ تەوێت درێژەی بیتێ بۆنەکان بۆ تۆ گرنگی پیاکەن بۆنەکان کە ڕویان داوە حەدەسەکان کە ڕویان ڕووداون خۆی و بۆنەکان چ ڕووداون ڕویان داوە ئەوەی کە باسم کردەوەی حەزەتی ئیبراهیم بۆ نمونە هەندێشتی تری حقی تاریخە ئەوەی کە باسم کرد شۆڕشی مثلا نەورۆز بعدێکی ئوستوری هەیە ئەفسانەی بعدێکی حەقیقیشیە کە هەندێکی لە کتێبەکانە باس کراوە ئەمانە درێژە کێشانی مێژۆ لە ئێستادا یعنی بەشەرەکانی ئێستا ئینسانەکانی ئێستا ئەیانەوێت دەرس و تەجروبەی ئەو مێژە وەربگرن و لە ئێستا پیشانی بنەوە بۆ خۆیان و بۆنەوەکان تریش کە بڵێن ئەمە بڵێ حادیسەیەک بڕوودایە بۆ کە ئێمە ئیمانمان پێێتی و ئەمانەی درێژەی بینی بەڵێ ماوەسا کامەران ئەکرێ هەموو کاتێ بۆنە و یادەکان لە چوارچێوەی ئەوە بن کە حقیقەتێک و دیکۆمنتێکی مێژووی لە بەردەسە هەیە بۆ ڕوودانیان یا خودوەکو ئەو نەورۆزەی کاکبابە کرد ئاماژەی پێکرد تاوەکو ئێستا شەگەر خەڵکێکی زۆر بهێنینەوەی قسە لەسەر نەورۆزەکان کاوە زوحا کۆرش ئاستیاک هەموو ئەمانی کە باسەکرێت لە ناو مێژووی کووردا و بۆ نەورۆز باسەکرێت ئایا خۆی بۆ خۆی بە ئەفسانە بوون یا جۆرێ لە تەمومش بوون یا نەبوونی دیکۆمنتێکی ڕاستەقینە بۆ خۆی لە بایەخی بۆنەکان کەمەکاتەوە بنسبت نەورۆز ینی بە تەکیت وەکو یەکێک لەو بۆنانەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین و زەقترین بۆنەیە لەم قۆناغەدا ئێمە لە مێژوودا
وەکو باقی زانستەکانی تر سێ بوارمان هەیەیان لە پۆلینەکە بە سێ شێوە. هەندێک لە ڕووداوەکان حقایق علمین مەسەن ڕاپەڕنی ساڵ 1990 ڕووی داوە و هیچ گومان نییە لەوەی کە ڕووی نەدابێ. هەندێک بابەتمان هەیە لە مێژوو دەستە چوارچەوەی بیردۆزە، ینی لەوان لە 1970 ڕووداوەکان لە جێی خۆیدایە، بەڵام لە بەرامبەردا احتیمالات هەیە کە بۆ شێوە نەبوو بێ. هەندێک بابەتمان هەیە دەستە چوارچەوەی زۆر گریمانە، هەنی فەرەزیات، ئەمەی کاوەی ئاسنگەر کە دەستە چوارچەوەی ئەم فەرەزیاتەوە، واتە بەشێک لەم ڕووداوانە ئەفسانەیەکی لە پشتە و تعریفیش بۆ ئەفسانە ئەوەیە کە حقیقەتێکی مێژووی هەیە ڕووی داوە، بەڵام ئەم حقیقەتە مێژوویە زۆر جار لە کارەکتەرەکانیشیان لە وردەکاری ڕووداوەکە دنیا گۆڕانکاری لێ بەسەر دەهاتووە ئەجینا. بەس تەنها لەبەرەوە پێوتی ئەفسانە کە دەما و دەم بۆ نەنووسراوە. نا مۆزوعەکە ئەوە نییە بە تەنها، مۆزوعەکە ئەوەیە بەشێک لەم ژوڵانەی کە باسی لێوە دەکرێت لەگەڵ حقایق علمیە تێک ناکەنەوە. ئەمە مەسەرەن مار لەسەر شانی زوحاکدا دروست بووە، ئەمە عەقڵ نای بڕێوە، ئەمە حالەتێک نییە کە داوای خوێنی گەنج بکە و گەنجی بۆ سەر بڕن. بەڵام ئەمە لە فیردەوسی زێتر گرنگی بەمەدا لە شانامەیدا، بەوەی کە لە نیوە دوورگەی عەرەبیەوە پیاوێک هاتووە بە ناوی زوحاک و زوڵمی کردووە، بەڵام تو ئەگەداری ئەوە بە ئێمە لە مێژوو دەکاوەی ئاسنگەرمان نییە، ینی کۆمەڵە کارەکتەری تر هەن و بوونی کاوەی ئاسنگەر لەسەر ڕووداوەکان کە ئێمە وەکو حقیقەتێکی زانستی باسی لێوە دەکەین. ئەمە سەرچاوەکانی سەدەی 20ەم ئەم کاوە ئاسنگەریان باریزکەریژن لە ڕووداوەکانی پێشتر لە سەرچاوە ئێرانی و عەرەبیەکان، لە سەرچاوە مێژوویەکانی تەبەری و ئەوانە کە باسی ئەم ڕووداوایان کردووە لێرە و لەوێ کەسێک نەناوی کاوەی ئاسنگەر بێتە کاوەی ئاسنگەر کارەکتەرێکی تازەیە بۆ ناو دۆسی ڕووداوەکان، بەڵام خاڵێکی گرنگە پێم خۆشە زۆر زە لێرە لەوێ بڵێن وا پێمان وایە ئەگەر ئەفسانە بێ دەبێت تەعنی لێ بدەین، ئەگەر ئەفسانە بێ دەبێت ناشیرنیکەین. ئەمەم لەگەڵ ئەوە دانیم لەبەرەوەی مێژووی گەلان و جوڵەی ناسیۆنالیستی زۆر زار بە مقدمەیەکی ئەفسانە دەستی پێ کردووە. بۆ نمونە جوولەی نازیەکان لەسەر ئەساسی تەوزیعی خوێنی تاڵ و خوێنی شیرن و کۆمەڵێک چیرۆک هەڵبەستراوە، لە فعلیدا ئەمە لە حقایق علمیدا وجودی نییە. مۆزوعی ذئبی کەی ئەوەی با بڵێن کەمال ئاتاتورک لە چیرۆکی تۆرانیەتەوە باسی لێوە دەکات، ئەسڵێکی نییە، کۆمەڵێک چیرۆکی چیسانیەکان هەیە دەربارەی ئەسڵ ئەم نەبوونی ئەسە بۆ خۆی لە بایەخی بیرەوەریەکان کەمەکاتەوە کە یاد دەکرێنەوە. ئێمە دەبێت لەو ڕوانگەی و مامەڵەی لەگەڵ دەکەین، لەو ڕوانگەی و مامەڵەی لەگەڵ بکەین کە ئەمە ڕەمزی سراعێکە، سراعێکە لە بینی سراعێکی زاڵم لەگەڵ تەبەقەیەکی هەوساوە و دوجار ئەمە ڕەمزی شۆڕشێکە بەسەر زوڵمدا. ئەمە ئەوەمان پێ دەڵێ ئەگەر زوڵم ناتوانێت درێژە بچێشێ، هەرچەندە بەهێز بێت دوجار لەسەر دەستی خەڵکی ڕەشوروت و خاوەن ماف دوجار دەڕوخێ. لێرەوە چیرۆکەکە ئەمەمان بەبیر دێنێتەوە، واتە ئەم حالەتە تووشی ئێمە دەکات. ئەمە دەبێتە سەرچاوی عیبرەت و پند بۆ ئێمە، نەک حقیقەتی تاریخیەکە. حقیقەتی تاریخی قەزیەکە ئەجینا ئەگەر تیبینیمان کردبێ، ینی بەشێکی باش لە چیرۆکی بەر ئاگردان و ساڵانی ڕابردوو کە خەڵکێکی زۆر دەیکردە سەرچاوی عیبرەت بۆ هەموو جوڵەکانی ڕابردوو کە تەلەڤیزیۆن و کەناڵەکانی ڕاگەیاندن و ئەمانە نەبوو. بەشێک لەم چیرۆکانە ئەم سەرچاوە ئەفسانەیان تێدایەوە، بیدایەت دەکەی هەست بەوە دەکەی کە ئەمە لەگەڵ چوارچێوەی مرۆڤ بوون و حقایقی علمی تێک ناکاتەوە. بەڵام لە هەمان کاتیشدا مرۆڤەکان سوودیان لێوەرگرتووە، بە خۆدا هاتوونەتەوە. ئەگەر تعبیر بووە لە ڕوحی پاڵەوانی شۆڕش ژێڕی بە ئەندازەیەکی زۆر کاریگەری هەبوو لە بەرهەمێنانی پاڵەوان، لە بەرهەمێنانی شۆڕش، لە بەرهەمێنانی قبول نەکردنی زوڵم. کاتە هەمان هێز و بەڕستی ئەو هەر بۆ نویادەیەکی تریانەیە کە حقیقەتێکی مێژویانێ و دیکۆمنتەکانی بە زیندوی لە بەردەستان. گرفتەکەی ئەمە قەزەکەی لەوەیدایە ئەمە لە ڕووی حقیقەتی مێژویەوە چۆنە ئەگەداری ئەم خاڵە بین. یەکەم هەر ئێمە نین، مقدمەیەکمان هەیە بۆتە بەشێک لە جوولەی ناسیۆنالیستی ئێمە و ئەفسانەی تێدایە، ئەگەداری ئەو مۆزوع بن. هەر ئێمە نین، واتە گەلانی بەگشتی گەلان مقدمەکەیان حالەتی ئاوهای تێدایە، ئەگەداری ئەو بابەتە بن. دوو، ئێمە لە بەرئەنجامی ئەم چیرۆکە چی لە بەرهەم دێنین، ئەگەداری ئەو بابەتەی بن. واتە نەورۆز و بەسەرهاتەکەی تەنها بریتی بێ لە یادکردنەوەیەکی کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین و هیچ جوولەیەک نادا بە حرەکەتی نەعەدالەتی ئەمە، هیچ جوولەیەک نادا بە دروستبوونی هیچ ڕوئیایەک بۆ ئێمە. ئەمە لەگەڵ عیدی شەجەڕەکەی با بڵێن وڵاتانی عەرەبی و عید ڕەبیعەکە ئەم جیاوازەی نامێنێ، جیاوازی نەورۆز کە ئێمە ڕازی نەبووین ئەم تەسمیە و ناوانەی بەسەردا بڕدرێکە لە عێراق و سووریا و میسر ئەم یادە دەکەنەوە. جیاوازەکەی لەوەیدا ئێمە باگراوندێکی ثەوری بە ئەم یادە دەدەین و لێرەوە جوڵەیەک دروست دەکات بۆ جوولەیەکی میلی دروست دەکات کە کۆمەڵگا نابێنە حەق قبوڵ بکە و بەرامبەر بە زوحاک و زوحاکەکان بوەستێتەوە. بەڵێ کاک بابەکر ئەو جوڵانەوەی سەوریەی مامۆسا باسیەکە یاخود ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری و دروستبوونی گیانی بەرخودان و ڕێگرتن لە ئیستیبدات، ئایا لە یاد و بۆنەکان ئەمە پەیوەندی بەوە هەیە دەوڵەت هەبێ یاخود دەوڵەت نەوێ بەقبوونی قەوارە یاخود هەروکو پێشتریش باسان کرد، چکە بە شێوەیە لە شێوەکان ئەمانە ڕۆحێکی شۆڕژگێڕانە دروستەکە بۆ گەیشتن بە ئامانجێ. بێگومان ینی مۆزۆکە
وەکو باسمان کرد علاقی نییە بە حکوومەتەکانم توانن جاری وایە شتێک لای میلەت گرنگە بەڵام لە حکوومەت گرنگ نییە با حکومە بەمیسە کورد قوارێکی نەتەوەی نییە بۆ کورد بۆ نمونە ئایا ئەم یادوبیرەوەریانە بۆ کورد کە ئێستا بێدەوڵەتە ئەو ڕۆحەی کە لە ئەو هێزەی کە لە ناو یادکردنەوەکانە ئەگەر سبەی نەبێ بە خاوەنی دەوڵەتیش هەمان هێز و کاریگەری ئەمێنێ با پرسیارەکەوا لێ بێگومان ئەمێنە چونکە ئێستا هەندێک شتێل لەوە دەرچووە حکوومەتەکان یاخود دەوڵەت دانی پیان نەنێ مۆزۆی نەورۆز کە باسمە کرد بۆتە مۆزۆی ئەسڵی لەم تەورێدا ینی ئەوەیە کە بۆتە جەژنێکی قەومی نەتەوەی بۆ کورد و بۆ هەموو بە هەموو لایەنەکانیەوە ینی ئەمە معنای ڕەمزیش هەیە باسمان کرد من ئەمێ خەڵک بروژەم لە مەسەلێدا هەر شتێک بۆ میلەت لە مێژوەکەیدا معنایەکی باشی هەبێ بۆ نەورۆز وەکو باسم کرد و ئاماژەمان پێدا مەسەن کاوای ئاسنگەر کاوە ڕەمزی باشەیە دژی خراپە یعنی ئەمە بەگشتی ئەوەی کە بەشەر پێی باشە تەمجیدی بکاو پێ هەڵ بڵێ ئەوەیە کە دامی هێزی خێر سەرەکەی بەسەر هێزی شەڕە لە شانەمەدا ڕۆستەم سەرەکەی بەسەر ئەفراسیە بەسەر توران بەسەر دژمنەکانی تری ئێرانە و نەحەزەکانی ڕووناچی تەخت و تالادیان تێک ئەدا گورزەکەی گورزێکی 100 کیلۆ بێ 200 کیلۆ بێ بەشەر جاری وایە بە واقع دەرەقەتی شتێک نایە بەڵام لە خیاڵە دەرەقەتیە لە خیاڵە پەلاماریەدا ئەمە بەشە ئوستورەکەیەتی کە بەشەر دائیم هێزی شەڕ بشکێ و هێزی خێر سەرکەوێ ئەمە ئەگەر لە ئوستورەکانی شابێت یاخود لە واقع ئینسان تەمجید دەکات و بە دوای ئەچێ نەورۆزیش بۆدا ئوستورەکەی هەر شتێک بێ بۆ ئێمە گرنگیەوەی هەیە کە ئێستا بۆتە حاڵەتێک کە ملەتی کورپی وایە کە ئەبێ خێر سەرکەوێ و باشە سەرکەوێ کۆمەلگایکی عادل هەبێ ئەمەیە مۆزوی ئەسڵی کە زانست ڕۆڵێ بینە لێرە ئەگە زانست بە زانستی بە دوایە بڕۆیت یعنی ئەوەی کە توێژەرەکانی ناوزان کۆ بە تایبەتی مامۆسایانی بەشی مێژوو بەشەکانی زمانی کوردی و ئەدەبی کوردی و ئەوانە بە دوای ئەمانە ئاچت یعنی زانست و میتۆد لێرا چ دەورێکی بڕای من دەوری نییە لە مەسەلەکەدا چونکە بەشەر پێویستی بە خەیاڵیش هەیە ئینسان پێویستی بە ئوستورەش هەیە ئینسان پێویستی بە ئەفسانەش هەیە زۆر شت ئەفسانەیە لە تاریخی بەشەرە بەڵام پێویستە ضرورە ئینسان هەر بە عیلم ناژی ئینسان جاری وایە وەکو باسم کرد لە کەلیمە میحوەری ئەوەیە کە بەشەر لە کۆنە ئێستاش جاری وایە دەرەقەتی شتێک نا بە عیلم بەڵام بە خیاڵ پەلاماریەدا بۆیە پێم وایە ئەمانە ضرور و ئەنج زیانیان نییە زیانی نییە مەسەن تۆ کاوەیەکی ئاسنگەر هەبوو بێت یان نەبوو بێت پەلاماری زاڵمێکی و کەزوحاشیا بێ ئەنی ئەمە گرنگ لە ڕووی دیکۆمەنیست تاریخی و هەبیانە بێ مهمە ئێستا ئەمە پێمان وایە هەبووە خەڵک پێ وایە هەبووە بۆ چونکە ئەو کاتەش و ئێستاش نەعەدالەتی هەیە پێمان وایە نەعەدالەتی ئەبێ نەمێنێ لەبەرەوە ئەمە معنە ڕەمزیەکە بۆ ئێمە گرنگە کەواتە نەعەدالەتی جەوهەر و کرۆکی یادکردنەوەکانە بەدڵی من بەڕێی من بڵێ وایە نەعەدالەتی و هێزی شەڕانی لە کۆمەلگادا چونکە کۆمەلگا ئینسانی بەگشتی جا کۆمەلگای کوردی یاخود ئینگلیزی فەرق ناکە بەرەو پێشەوە بەرەو ڕووناشی بەرەو عەدالەت ئەڕوا بەشە تەماشای ئێستا بکە لەگەڵ زمانی مەغۆڵ بۆ نمونە لە زمانی مەغۆڵە ئازایەتی بۆ مەسەڵەن ئەمیرێکی مەغۆڵ 1000 کەس سەر بڕێ بۆ نمونە ئێستا کوشتنی مریشە لەسەر جادێ لە بەرچای مناڵێک بێت جەریمە جاری وایە لە عەسری ئێستادا کاتە بەشە بەرەو پێش ڕۆیشتووە یعنی ئینسان دایم بەرەو پێشەوە ڕات و بەرەو جوانی هەنگاو ئەرێ ئەم بۆنانە لەو سیاقەدا معنا کەواتە بە دیوێکی تراوی تو سیاقەکەمەوە کەواتە ئەکرێ بڵێن یادوبیرەوەریەکان گۆڕانکاریان بەسەرایە لە شێوازی شکۆدارکردن و بەرزڕاگرتندا بێگومان یعنی بۆ من لە ساڵێکەوە بۆ ساڵی کە بەپێی ئەو واقعی تۆ باسی کرد بێگومان بەتەکید واهەیە ینی میلەتەکان مێژووی خۆیان بەلاوە گرنگە ئەو مێژویان بۆ بەلاو گرنگە کە بەشە باشەکەی مێژووی خۆیان پیا هەڵەڵێن تەمجیدەکەن و ڕێزگرتن بەڕێم کەلیمی ڕێزگرتن خەتی بەشدارە بێن مۆزوعێکی مهمە ڕێزگرتن لە تاریخی میلەت ڕێزگرتن لە ئەفسانەکانی میلەتی ببڕایە من شتێکی باخی خۆی هەیە چونکە ئەوک باسمان کرد بۆنەکان لەم ڕاستیانەوە هاتوون بۆیە باخی خوان هەیە و ئێستا بۆ نمونە مۆزوعی هۆڵۆکۆست ئەمە حقیقەتێکی تاریخی ڕووی داوە بەڵام ئێستا یعنی زۆر فلیم هەیە کە ئەسەن ڕووی نەداوە جوولەکە دروستێکە خەڵکی بڵین ئەوانەی کە مهتەمن لە هۆلیوود دروستەکەن کە ئالاسامە ڕووی داوە بۆی کە ئەم حادیسە ناخۆشیکە ڕوویا و دژی میلەتی جوولەکە لە زمانی نازیەکانە نهێزێکی ڕۆحی بەهێزشە بۆ خۆیان بێگومان ینی بڕوا بکە ینی ئەو بۆعدە ئوستوریەی کە لە فیلمە دراوە بە هۆڵۆکۆست زۆرتر مەسەلەکی گەورە کردووە و زۆرتر ڕیسوایی نازیزبی کردووە بەڵێ مامۆستا کامەران ئەو پرسیارم کرد لە کاک بابە کرد گۆڕانکاری لە یادوبیرەوەریەکان لە ساڵێکەوە بۆ ساڵێکی کە ئەمانە ئەبینی زۆربیان هەموو کەیەک یاد ئەکرێتەوە بێگومان یەکسەر بێ باسی مێژوو بکرێ و ئایا لە بایەخی ئەو مێژووە کەم ناکاتەوە کە
کارەساتێکە ڕووداوێکە وەکو تۆ باسی کرد ڕووداوێکی تاڵە ڕووداوێکی شیرینە یعنی جێگای شکۆداریە بایەخێ بێ بایەخێ تا چەند ئەمانە کاریگەریان لە گۆڕانکاریەکانە کەمە بێتەوە بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە. ئێستا ئەدەب ئەتوانێت چیمان بۆ بکات چیمان پێ ببەخشێ ئەدەبی کوردی هەتاکو ئەم لەحزەیەش لە ڕۆمانسیەت نەجاتی نەبووە. کولتور هەر لە لەحزەی لەدایکبوونی ئینسانەوە لەگەڵ ئینسانە هەیە بەبێەوەی هەست بەخۆی بکات لەگەڵ شیری دایکی ئاڵێ ئەیخوا. ئێمە لە خیابێکی گەورەی سۆزداریان ناژین. شاعیرەکان شان بەشانی چەکدارەکان یاخود چۆڕژگێڕەکان دەورێکی زۆر باڵایان هەبووە. ئەدەبیات وە بە تایبەتی شیعر یعنی بەس ئیلهامە. عالەمی شعر پیاوی خۆی ئەوێ کەسی خۆی ئەوێ هێ باشە ئێمە بینین چەندان کەس هەیە کە هاتوون لە بواری شعریانداوە بەڵام دەرنەچوون شتێکیان بەرهەمێناوە کە خۆشیان لە ڕوویان نایە پێی بڵێن شعر. لە بەنداوی دوکانەوە باسێک لە یەکێک لەو سەرچاوانەی کە دەبێتە هۆی دروستبوونی وزەی کارەبا بۆ ئێوەی خۆشەویست باسەکەین. لەبەر ئەوەی ئەم دوو لقا کە زێ بچووک و سیروانە لە کوردستانی خۆمانایە زۆر ناوچەکانی خوارووی عێراق و بەغای سەغڵەت کردووە بە لافاو. سیستمی کۆنتڕۆڵەکەمان گۆڕی لە سیستمێکی کۆنی ئەنەلۆگەوە با بڵێن بۆ سیستمێکی کۆمپیوتەرایزی تازە. ویزگای بەرهەمێنانی دوکان بریتە لە 5 یەکەی بەرهەمێنان. ئێمە حدێکمان هەیە لەو حەدە کە دابەزێتتر کەفاایی وحدەکانیش دابەزێت و ئاتی بەرهەمێنانیشمان دابەزێت. دووبارە سڵاو مامۆستا کامەران بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوم کردیانی تا چەند بایەخی مێژووی ڕووداوەکان و بۆنە و یادەکان کە لە ڕابردووە باسەکە بەپێی گۆڕانکاریەکان بایەخەکەی کەمە بێتەوە. خۆی بابەتەکە پێوەستنە بە گۆڕانکاریەکان من پێم وایە هەتاوەکو ئەم حەدەستانە مێژوو خۆی دووبارە دەکاتەوە لەوانەیە مێژوو وەکو خۆی وردەکاریەکانی دووبارە نەبێتەوە بەڵام لەبەر و شێوازی جیایانی بە معالمی مشترک دووبارە دەبێتەوە هەتاوەکو مێژوو مەترسی دووبارە بوونەوەی هەبێەوە ئەو خەسڵەتانەی کە ئەم حرەسەی دروست کردووە و حرەسەکەی تری بە دوو داهاتوە دەبێت ئێمە ئاگدار بین بۆ نمونە یعنی ئەمە بە هەندێک بێمە سەر با بڵێن هەندێک حالەتی وردەکاری ئێمە کە 11 ئازاری 1970 کە بەیاننامەی 11 ئازارە بەڵام لە هەمان کاتیشدا 6 1975 هەیە ینی قۆناغێکت هەیە کە دڵت پێخۆشە قۆناغێکت هەیە کە مەرگە ساتە لە هەمان کاتۆ سیڤەرت هەیە بەڵام لە هەمان کاتیشدا لۆزانت هەیە لە هەمان کات 23 یان 22 کانونی دووەمت هەیە کە یعلانی کۆماری مەهابەتە بەڵام لە هەمان کاتیشدا سیوێکی ئەم مانگا لە سێدارەدانی قازی محەممەدت هەیە واتە ئەمە یەک حقیقەتێکت پێ دەرێت بە بەردەوامی ئێمە ینی چیرۆشی تاریخی ئێمە ئەگەر بێت و سەرکەوتنێکی تێدا بوو یادمان کردەوە دەبێت ئاگداری نوشستێکیش بین کە بە دووی دادێ واتە مێژووی ئێمە بە بەردەوامی ینی تۆ بە بەگشتی مێژووی ئێمە لەم حالەتەدا دروست بووە ینی لە کاتێکدا کە تۆ هۆرشی ئەیلول تێ لە پاییزا سەری هەڵداوە بەڵام لە بەهارە نوشستی دێنێوەتە مۆزوع زۆر پەیوەندی بە وەرزی شەوەنی ئەگەر تێبینیمان کرد بێ واتە ئەو یادە خۆشەی کەس یادی دەکەی
سەرکەوتن دەبێت چاوەڕوانی ئەو بکە یادێکی تریش هەیە لە هەمان کاتدا بە تاڵی بەبیر خۆتی دێنیەوە ئەمە دەبێت قەناعەتت هەبێ بۆ ئێستا و ئایندە ڕاستە یعنی ئێمە ئەگەر بێت و پێنجی 1970 مانە بێ کە حالەتێک بۆ هەرێمی کوردستان ڕاپەڕین و سەرەتای ئازادیەک بوو دەبێت ئاگاداری ئەم ئەزمونە بین 675 دێتەوە کە تووشی نوشستی و نەکسەیەکاتە بەم پرسیارەکە بە شوی کە وەڵامەکەەوە کەمەوە بە پرسیار کەواتە بە پێی ئەو گۆڕانکاریانەی کە ڕوایە خودەوە کە تۆ زۆر جار حاڵەتەکان ئەو تێ مێژوو خۆی دووبارەکەتەوە بە پێی ڕووداوەکانی یاد و بیرەوەریەکان شکۆدارە بن چۆنە مۆزوعی یادی شکۆدار من ئەگە یادی شکۆداری بە لە شکۆداری ئەگە یادی جاروە کارە ساتێکە بەڵام بەرز ڕاگیر بادون لە تاریخی ئیسلامیدا بۆ نمونە ساڵی کۆچی یان کۆچی پێغەمبەر سەڵسەم حرەسێکی گرنگە دووە ساڵی بەناوەوە کرا بەڵام ئەیامی بوعاث واتە ڕۆژانی شەڕی ئەوس و خەزرەج کە شەڕی خوێناوی بوو ئاەتی قورآنی لەسەر بۆی کە نەفی دەبێت لە بیر بکرێ باسی لێوە نەکرێ ئەگە تۆ دەبینیت کرد بێ لاپەڕی تازەی برایەتی هەڵدرێتەوە ئەم دەبێت بیر لەوە بکەینەوە هەندێک لە یاد و بیرەوەریەکان بیرەوەری تاڵن دەبێت لە کاتی باسکردن لە کاتی ناوهێنانە دیسان بیر لە دووبارە بوونەوەیان لە دووبارە نەبوونەوەیان بکرێ من ئەنفالی ئێمە لە هۆڵۆکۆستی جوولەکان نەکەمتر نیە زۆرش گەورەترا بەڵام تاکو ئێستا نەبووەتە کەلتورێک بۆ گەشەپێدانی ڕوحی نەتەوایەتی و دەوڵەتداری ئێمە نەکراوەتە عیبرەتێک بۆ پاراستنی ئەزمون نەکراوەتە بە ئەندازەیەک وانەیەکە ئێمە مەترسی دووبارە بوونەوەیمان نەبێ ئەنی بە دیوێشتر نەهاتوین ئەم خاڵانەی کە خاڵی سەرکەوتنە بزانین بۆ لەم خاڵە سەرکەوتوین بۆی لەسەر ئەم سەرکەوتنە بەردەوامین و ئەو خاڵانەش کە خاڵی ناخۆش و تاڵن چۆن هەنگاو بەهاوین بۆی کە دووبارە نەبنەوە تا ئەم خاڵانەی کە ئەم خاڵە تاڵی دروست کردو لە مێژووی ئێمە چۆن لە ئێستا و لە ئایندەدا دووبارە نەنەوە بۆ خاڵە سەرکەوتوەکانش بە پێچەوانەوە بتوانین خاڵی سەرکەوتو تۆمارکەین هیچ پێم وایە ناڵم یعنی ئەمە بە مبالغە نەکەم کەم میلەت هەیە بەقەدر ئێمە ینی بیرەوەری هەبێت کە پێویستە یادی بکاتەوە ینی ئەوەندە هەوراز و نشێوی هەیە ئەمڕۆکە بەشێکی زۆری بۆتە ئەگەر تاریخەکانیشان زۆر دقیق نەبین لەکەی ڕووداوە بۆشە حرسێک بۆتە حرسێکی میلی لە ژیانی ئێمەدا بەڵام ئەم حرسە میلێتە تۆ سەری نەورۆز کە بە ئەم جملێشتاوەکەم واتە لە چوارچێوەی تاکە بیری لە دەکرێتەوە لە چوارچەوەی نخبەی ڕۆشنبیە بیری لە دەکرێتەوە بەڵام تەوزیفی ئەم یادانە بە چاک بە خراپ بەڕاستی نخبە سیاسی و دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستاندا کە نەهێ لێم حارسانە دووبارە ببنەوە تا ئێمە یادی دەکەینەوە بەڵام تەوزیفە ئیجابیەکەی لەلای ئێمە بە ئەندازەیەک ئەو بایەخی پێ نەدراوە کەواتە کاک بابەکرد بەپێی بۆ چوونەکەی ماوەسە کامەران بێ ئێمە لەناو یاد و بیرەوەریەکانیشە کۆڵین و کنە و پشکنین بکەین واتە یا بە دوای خاڵە بەهێز و خاڵە لاوازەکان بگەڕێن بێگومان ئەو ڕاستانێ بگەڕین مۆزۆکی مهمە بەڵام مۆزۆکە لای من ئەوەیە کە شتێک ئەتوانێت عقلی جەماعی بجوڵێنێ یعنی بۆ نەمان زۆر مامۆستا باسکە بۆ نەمان زۆر هەیە بۆنەی 11 ئازارە دواتر شکستی 75 فلان ئەمانە بۆنەی خۆش و ناخۆشن بەڵام قسە لەسەر ئەوەیە کامانە کە بێ بڕیارێکی حکوومەت بێ بڕیاری گروپێش حتا خەڵک خۆی بۆی ئەجوڵێ بە بڕای من ئەوانە بۆنەی جددین یعنی ئەجینا تۆ بێت حدەسەکانی تاریخی کوردەوە نەمان چووکە بۆ ملەتی کورد بۆ ئەوەندەی حادیسە و شتی ناخۆشیە چونکە ئێمە تەماشاکەین 3 ملت لە دەوری ملەتی کوردن عرب و فارس و تورک هەر کامل لەم گەلانە هەریەکان زیاد لە 500 ساڵ ئیمپراتۆری هەبووە زیاد لە 500 ساڵ عرب ساڵهای ساڵ لە زمانی ئەمەوی و عباسی و دواتر ئەوانە ئیمپراتۆری هەبووە تا بنی دنیا گەیشت فارس چەند هەزار ساڵ ئیمپراتۆری هەبووە تورک سەروی 500 ساڵ گەیشتە نەمسا ئەمانە لەم محورەدا ئێمە ژیاوی کەواتە بۆنەی خۆش و ناخۆشمان ئجگار زۆر هەیە بەڵام قسە لەسەرەوەی کام بۆنەیە بۆنە دینەکان خەڵکی کورد جوڵێن بۆ چونکە کورد ملەتێکی مسلمانە ئەغلبێتی یعنی و ئەمە ئەیجوڵێنێ بەڵێ بێگومان دین کاری تێکردووە تا ئەندازەیەکی بە شێوازی خۆی ملەتی کورد بە شێوازی گەرانی کارەکە جیاواز بێ نەورۆز کاری تێکا بۆ نمونە یعنی شتی تر هەیە کاری تێکا بەڵام ئەوەیە و باسم کرد بەڕێی من بۆنە ئەوەیە کە خەڵک لا ئیرادی ینی چۆتە مێشتیەوە سەمەسەن لە فەڕەنسا و باسم کرد یادی شۆڕشی فەڕەنسا یادێک خەڵک ئەیزانێ ینی تۆقیتەکەی ئەزانێ ساڵانە زان لە وەختێکە دەستی پێ کردووە ینی عقلی جەماعی بۆی ئەجوڵێ ئەمانە بوونەتە زەخیرە و سەرمایەکی گەورەی معنەوی یا هێزێکی فەرەنگی گەورە بۆ کورد نەخێر نەبوون ڕاستەکە نەوەڵا ینی ئینسان بە حەقەت بڵێ ینی ئێمە بێدان بۆ دابنین لەسەر خودی نەورۆز تا ئاسا دەکتێب نەنووسراوە کە نەورۆز جەژنێکی زۆر گەورەی نەتەوەی کووردا لەسەر ڕووداوەکان تریش کە ئەهێنن ببنە مەسەن ئەنفال بۆ نمون ئەنفال کە هەزاران کەس لە ملەتی ئێمە چۆژێر خاک و بەعس وای لێکرد تا ئەسەر نەبووە تا ڕووداوێکی واکە ملەتی ئێمە بزۆڵن لە سەرتاسەری کوردستانە بێگومان
نەک لە کوردستان عێراق شە نەبووە ئەو حادیسەیە بۆ کار لەسەری نەکراوە کتێب لەسەری نووسراوە فیلمی کەم هەیە لەسەری بەڵام بە ئەندازەی پێویست ئەوەی کە تەرجمە بکرێ بۆ حادیسەیە کە دەرسی لێوە بگرین کە نەحەزەکانی ئێمە وایان کرد و نەحەزەکانی ئێمە بۆ وایان کرد و ئەمانە هەمووی لێک بدرێتەوە لەم ڕۆژەدا لەو کاتە لەو تۆقیتا یادی بکەنەوە نەخێر نەبوون ئەمانە کارکردنیە بابەکرد لەوەچێک کۆک نەبی لەگەڵمان پێ دوانی ئەمەش پەیوەندی بەوە هەبێ ئێمە خاوەنی دەوڵەت و چوارچێوەکی یاسایی و مؤسسات نین نەخێر لەگەڵت متفق نیم پێم وایە ئەکرا ئێساش بەم دەوڵەتێمەوە کە فاسد و گەندەڵ و بەم شێوازە نەبووە کە ئەیبینین هەمومان ئەگامان لێتی ئەکرا زۆر ئیشی باش بکرێت ئێستاژ و کارانێکە کراوە بەشی زۆر کەمی حکوومەت کردوێتی بەشی زۆری تری کۆمەلگای مەدەنی کردوێتی کەسانی ماندوو دەناس کردویانە کەسانێکی هیلا کەسانی خوێندەوار کردویان لە دەروی کوردستان ینی ئەوەی کە بڵین حکوومەتی هەرێمی کوردستان دەستگایشی محەدەد و مشخصی هەبێ بۆ لێکۆڵینەوە و کەسانی زانا و شارەزات تەشجیعکە بۆ ئەوەی کە لەبارەوە کارکەن بەڕاستی من کەم بینیمە من نەمبین لەبارەی نەمبینیوە بەڵێ ماوەسا کامەران ئەگەر نەچمەوە سەر سلکیە ئەوەی کە باسی دەوڵەتداریمان کرد ئایا یعنی یاد و بیرەوەریەکان دیسانەوە بە دیوێکی دیگاکەوە گوتمان ئەبنە هێزێکی فەرهەنگی و سەرمایەکی گەورە بۆ نەتەوە ئایا کاریگەریان ئەبێ بە دیوێکی ترا بۆ گەیشتن بە دەوڵەت و قوارەی سیاسی با من لەم ڕوانگەیەوە بڕۆینەوە بابەتەکە بە قەنەعەتی خۆم وەبزانم من و برن کاک بابەکر بە هەندازەیەک ئەوەی کە پێویست بوو لەسەر یادەکان قسەمان لێ کرد ئەگەر بەم ئاقارەوە من لێکشی لەمەوە خۆی شتێکە پێێن حرەکەی نەتەوە ینی کە میلەتێک خاک و ئاو نیشتیمان و چیرۆک و ئەفسانە و بەسەرهاتی هاوبەشی هەبوو کەلتوری مشتری نەتەوە ینی میلەتی کورد نەتەوەیەکە وەکو باقی نەتەوەکانی تر بەس دەبێ ئاگادار بین ینی حرەکەتی نەتەوایەتی ئێمە جیاواز لە حرەکەتی نەتەوایەتی فەڕەنسی جیاواز لە حرەکەتی نەتەوایەتی ڕووسی ئەڵمانی بەریتانی هەتا نەتەوەکانی دەوروبەرمان هاتووە بۆ نمونە باگراوندێکەیە بۆ حرەکەتی نەتەوایەتی فەڕەنسی کە دەیخوێنیەوە زۆرێک لە حرەکەتی منەویرینی پێوەیە کە ڕۆڵیان هەبوو لە دانانی چوارچێوەیەک بۆ قوارەیەکی نەتەوە بۆ فەڕەنسیەکان باگراوندێکی ئابووری و وەحدەیەکی گومرجی لە بەسەر ئەڵمانیادا زاڵە باگراوندێکی کەنیسەی ئەرسۆدەکسی بەسەر وەحدەی ڕووسیدا زاڵەوەکو قوارەیەکی نەتەوایەتی ئەوە هەتا ئاخیری بەڵام ئەمەی کە ئێمە بە بەردەوامی شۆڕش و ڕاپەڕینی کراوە و خەڵکی لە پێناودا هاندراوە و خوێنی بەخشیەوە یەک بەسەرهاتەوە تا حرەکەتێکی ئابووری بە هێزمان نییە کە وەحدەی کوردستانی پاراست بێ منەویرمان نییە کە بوو بێتە جەمسەرێک و لە دەوری کۆ ببینەوە ئەمەی کە ئێمە لە ڕابردوودا ئێمەی جۆشداوە بۆ خەبات باوە پیرانی ئێمەی جۆشداوە لە خەبات بریتە لەم بابەتە ئەویش چیرۆکی مەزلومیەتی ئێمە و چیرۆکی زاڵمێتی داگیرکەرەکانمان ئەم دوو بەشە لە چیرۆک واتە چیرۆکی مەزلومیەت و بەسەرهاتەکانمان لە ڕابردوو و چیرۆکی خوێن ڕێژی ئەوانەی کە وڵاتیان داگیر کردوین ئەمە قەزیەکە ئەمە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە جۆشدانی پاراستنی نەتەوەی ئێمە و خەبات و یەکگرتن و دوورخستنەوەی ناتەبایی بەڵام ئایا ئەمانەی جەناب و باسیەکەی ئایا ئەمانە ئێمە گەیاندووە بە هیچیا کوردی گەیاندووە بە هیچ کە نەتیجەیەکی بێ لەو سەرەوە خۆی لەبینێتەوە گرفتەکەی ئێمە لەوەیدایە ئێمە تاکو سەد گراساتی باش و وردمان نییە مەسەن بڵین لەسەر پێکهێنەرەکانی ناسیۆنالیستی کوردی لەسەر پێکهێنەرەکانی ئەوەی کە پێی دەوترێ پاڵنەر بۆ خەبات پاڵنەر بۆ دەوڵەتداری و پاراستنی دەوڵەتداری ئەمە گرفتی ئێمە ینی چۆن بۆ نمونە هەموو ئەمانە دەبن بە جۆشدانی خەبات و دەبن بە مانەوەی نەتەوە و دەبن بە پاراستن و دەبن بە دەرعێک بەڵام لەو کاتێک کە دەوڵەتەکە نەتەوەکە ژێردەستەیە بەڵام لە دوای ڕزگار بوون ئەم چیرۆکانە هێواش کاڵ دەبنەوە واتە جارێککە تۆ نایەوە ڕوحی کوردایەتی و نەتەوە بوون و نیشتیمان خۆشویستنت بۆ دروست بێ لەسەر ئاساسیەوەی کە ئێمە ئەنفال کراوین لەسەر ئاساسیەوەی کە تۆ باران کراوین ئەم چیرۆکانە هێواش کۆن دەبن بە دیوێچکە لە سەردەمی قوارە و دەوڵەتداریدا تو ئەگەر حسابی دەوڵەتێکی سەر بەخۆشنەکەی لە 1990ەوە بە دیوێک لە دیوەکان ئەگەر لە پێش 1990 قەنەعەتمان وە بۆ هەموو چیرۆکێکی زوڵم ئی غەیری کووردە و هەموو چیرۆکێکی مەزلومیەت ئی کووردە بەڵام کاتێک دەبینین چیرۆکی زاڵم و مەزلوم لەناو یەک نەتەوەدا سەرەڵەدا کە کووردە واتە کورد بۆ خۆی جارێککە دەبێتەوە بەشێک لەوەی کە تراژیدیای زوحاک دروست دەکا بەشێکیان پێویستە پاڵەوانەتی کاوە بەرهەمبێنێتەوە ئەمە حالەتێکە حالەتەکەی لەوەی دایەکە ئێمە قسە لەسەر ئینتیما دەکەین مەبڵێن ئینتیما و جارێککە ئەمەی کە تو دڵی ئێمە گەیاندۆ بە هیچ هەموو کۆمپیوتەرێک پێویستی بە ئەنتیڤایرۆسە بۆی ڤایرۆس ئازاری پێنەگە وایە بەڵام ئەنتیڤایرۆسیش ڕۆژێک لە ڕۆژانی ئەکسپایر دەبێت و پێویستی بە ئەنتیڤایرۆسی تازە هەیە سەردەمی دەوڵەتداری پێویستی بە کۆمەڵێک مفرەدە و کۆمەڵێک چەمک و کۆمەڵێک پێداویستی تر هەیە تاوەکو جارێککە ڕوحی نیشتیمانی بوون و کوردایەتی بوون و ڕوحی پاراستنی ئینتیمای تێدا گەشە بێ بدرێ گرفتی ئەمە لەوەدایە هەتاکو ئێستا واتە بە دیوێچکە پێداویستەکانی دەوڵەتدار چیە ڕەفاهێتی دەوێت
عەدالەتی دەوێ شەفافێتی دەوێت لە داهات ئاڵوگۆڕێکی ئاشتیانی دەسەڵاتی دەوێت بە کورتی سیستەمێکی تەندروستی دەوێت کە پێداویستیەکانی بۆ دابینکە پێداویستەکان لە ڕووی کۆمەڵاتیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی تەکنەلۆژیەوە هەتا ئاخری گرفتی ئێمە لەوەدایە هەتاوەکو ئەم سەعاتش ئێمە دەمانەوێت بەم دوو چیرۆکە معادلەی ڕابردوو ڕوحی ئینتیما و ڕوحی نیشتیمانی بوون لە کوردستاندا بەهێزکەین واتە بەدیوێچکە ئەمانە لە قۆناغی ترساندن بەوەی کە دوژمنەکانمان زوڵمیان لێکردوون و وارووا بەبیرهێنانەوەی زاڵمێتی دوژمنەکان جارێک کە ڕوحی کوردایەتی و کوردبوون بەما پەرەناستێنێتەوە ئەگەر بێت و هاوڵاتی و تاچی کورد لە سایە سیستەمێکی حکومڕانیدا پێداویستیەکانی بۆ دابین نەکرێت لە سایە سیستەمێکی حکومڕانێکی تەندروستدا هەست بە ئامان و ئاسایش نەکە هەست بە زۆرێک لە خاوەندارێتی نەکە کەواتە ئەم یادانە ضرورن بەڵام دەبێت لەم قۆناغەدا تەوزیف بکرێت لەگەڵ پێداویستیەکانی دەوڵەتداری نەک هەمیشە ئێمە خیتابەکەمان گوتارەکەمان بۆ ئاڕستەدا بێ کە پێش 1990 لە کوردستاندا پێمان وابوو ئەمە ئینتیمای پێ جۆش دەدرا بە فعلی ئەو کاتی پێ بە جۆش درا بەڵام لە سەردەمی دەوڵەتداری پێویستی بە مفردەی تازەوە پێویستی بە خیتابی تازایە و پێویستی بە پێداویستی تازایە لەم قۆناغە کە یادەکان و دیڕاستەی ئەم بابەتە دەستنە چوارچێوەی ئەم حالەتەوە بەڵێ کاک بابەکر ئەوەی کە مامۆستا کامەران باسی کرد بێگومان یادی تاڵ و شیرینمان هەیە و یاخود کارەساتی تراژیدی و کۆمەڵکوژی هەیە لە مێژووی کورداوە هەروەها ڕووداوی گەورە و دڵخۆشکەر و ڕزگاربوون و بەدەستێنانی ئازادی و ڕوخانی ستەمکاریشەیە کورد تا چەند توانیەتی ئەم یاد و بۆنانە لە نێوان تاڵ و شیرینە هاوسەنگی بۆ دروست بکات لە یادەکانە ڕاستەکەی مەسەلەیەک بە بڕای من گرنگە ئەوژەوەیە کە کللتوری تاقمی دەسەڵاتە ئەم تاقمی دەسەڵاتە چۆن بیرەکاتەوە ئەم تاقمی دەسەڵات تاقمێکی ڕۆشنبیر و عاقڵ و هۆشمەندە کە ئەزانێت چییە کە یاخۆ تاقمێکی مافیایی ئەوێ بخوا بەدا خۆ من ئەوەی لە کووردا لە سڵتی کوردیا بینەوە دووەمیان ینی تۆ تەماشای نخبەی دەسەڵاتی وڵاتانی ترەکەی وەکو ئێمە نییە من نخبەی ئێرانی بەواز دەکەم نخبەی ئێرانی لە سەردەمی فیردەوسیە کە باسمان کە لەگەڵ مامۆستا پێشتریش ینی کە ئێران کاتی خۆی کەوتە ژێر دەسەڵاتی عەرەبەوە لە سەرەتای ئیسلامەوە بۆ ماوەی 200 بە قسەی زەڕینکوب ئێران سکوتی کردووە و ژێر دەستە بۆ بەحسابی خۆی و دینەکە قبول کردو بار حەڵبەڵام کە دینی قبول کردو ئێران دەویست کللتوری خۆی نەفەوتێ کابرای وەکو فیردەوسی هاتووە شانامێ نووسی و کتێبێکی زەبەلاحە هەزاران هەزار بیتە کە باسی هەموو تر ئەساتیری ئێرانی و تاریخی ئێرانیشی نووسیوەتەوە تاریخیش و ئوستورەکەش نووسیوەتەوە این نخبەی ڕۆشنبیری ئێرانی لە فیردەوسیە بەرجەستە بوو و توانی مێژووی ئێران کۆ بکاتەوە بیکا بۆ حەماسەی کە هەتا ڕۆژی قیامەت ئێرانەکان فەخری پێواکەن و بێگومان دوای ئەویش پاشەکانی ئێران و ئەمیرەکان ئەوڵیانداوە کە شانامەت چاپ بکەنەوە تر بۆ تەکتەبێکی بەردەست لە ئێران ئەمە بە حکمی سەقافەتی ڕۆشنبیرانی ئێرانی کە فیردەوسی ڕەمزێکێتی یا ڕەمزیکەشی زۆرە ئێران تەبان بەڵام دەوڵەتەکانیشی یاخود میرنشینەکانی ئێرانیش هەوڵیانداوە کامەینکەن لە کووردا ئێمە حەدیسەکانمان زۆرە بەڵام ئایا دەوڵەتی کوردی یا حکوومەتی کوردی چی کردو بۆ ئەمانە من ئەمەیە حەڵقەیەکی داخرا و حەڵقەیەکی تاریکە بووە بکرێ ینی ئەم کە ئەمانە کار نەکراون وەکو باسمان کرد تۆ لە نەورۆزیشە کاری جدی نەکراوە یعنی لە نەورۆز کە جەژنێکی نەتەوەی گەورەیە کاری گەورە نەکراوە لە مەسەرەن لە ڕووداوی ئەعدامکردنی قازی محەممەد کە حەدەسێکی گەورەیە ئەکرێبێکی حەدەسێکی گەورەی نەتەوەیی نەکراوە ئێستا خەڵکی کوردستان عێراق نازان خی واتە بە قەزیەکردن بەڵێ بە قەزیەکردن چۆن کار لەسەریەکەی چۆنێکێتە حەدەس چۆنێکێتەوە مەسەرەن ئێستا داگیرکردنی بریتانیا لەلایەن ویلیامی فاتح ویلیام کۆنکورەر حدث مثلا هەموو مؤرخین و خەڵکی بریتانیا مستەقل بەزانە کەی بووە کەی بریتانیا لەلایەن فەڕەنسا داگیرکراوە کەی بریتانیا لەلایەن ڕۆمانەکان داگیرکراوە ئەمان حدثن خەڵکی زانێ یعنی و مثلا ئازادبوونی مۆسکۆ لە دەستی نازیەکان ئەم حدەسێکی جیهانی گەورەیە ئاهەنگی بۆ جێڕێ ساڵانە مەراسیمە ڕزگاربوونی هیندستان دەستی بریتانیا حادیسەیە ڕزگاربوونی ئەفریقای جنوبی دەستی لە دەستی ئاپارتاید ئەمانە ڕووداوی بوون ڕووداوی هەتا بوون ڕووداوی تاریخی جیهانی تا ئەندازەیەک پەسەندکردنی بۆ نمونە بەنامەی مافەکانی مرۆڤ حدەسێکی جیهانی بەڵێ ئەو هاوسەنجی کە باسمان کرای ئێمە نەمانتوانی وەکو پێویستەوە هاوسەنجیش بکەیت لە نێوان ڕووداوە ناخۆشەکان و ڕووداوە کاریگەرەکانە کە بۆ ئێمە جێگەی دڵخۆشی بوون نەخێر نەکراوە وەکو باسم کردی ئەمە بەرنامەیەوێ هەر کارێک هەر دەوڵەتێک نەقشەی نەبێ ناتوانێت کارەکانی خۆی جێبەجێ بکە و هەر نەقشەیەکی جێبەجێ نەکرێ هیچ بە هیچ ناکە ئەمانە ئەبێ کار لەسەر بکرێ میلەتێکی ستەمدی دەبووە بەشێکی زۆری ئەو یاد و بۆنانە کە ئەکرێتەوە یادی تاڵ و خەم ناکەن تا چەند یادەکانی ئازار و ئەوەندەی مانگی نیسانیش بە تایبەتی پرۆسی ئەنفال و مانگی مایس و دواتر بۆ مانگەکانی دیکە ڕۆ تا چەند ئەم یاد و بۆنانە لە خەمەکانی کوردی کەم کردوێتەوە
یاخود ئاهێکی دروست کردو بۆ ئەوانێک کە خەمبارن بۆی کە سوکاریان تیاچووە تا چەند ئەم یادوو بۆنانە لە خەمەکانی هێناونەتە خوارەوە. زانی کاگەرم ژیانی ئینسان خۆی بەشێکە لە تێکەڵێکە لە تراژدی و خۆشی و ناخۆشی ینی و ئینسان گە لە ئاستی قومیشە تراژدیای نەبێت لە ئاستی شخصی هەر هەیەی کەس نیە لە دنیادا برای باوکی ئامۆزای پوزای خوشکی کەسێکی نەمردبێ ئەنی لەبەرەوە ژیانی ئینسان وکو فرد عیبارەتە لە خۆشی و ناخۆشی ژیانی ملەتیش بە هەمان شێبریتە لە خۆشی و ناخۆشی بە بڕای من بۆ خۆشیەکانەوە هەندێک ئەکرێ ئەنی حکوومەتێکە ئێمە یکن فلانێکە ئەوانە بەڵام بۆ بەشە ناخۆشەکانی کارمان لەسەر نەکردووە کار لەسەری نەکراوە هەندێک کرێ مەسەن یادی هەڵەبجا کرایەوە ئەم ساڵ بینیمان چۆن بۆ جەنابیشی بینیتە چۆن چۆنیە بۆ ئەنفال ینی ئامادەکاری بکرێ زانین قسەکە لەسەر لە ڕۆژەکات و حەدەسەکە یادکەیتەوە بە بڕایمنەوە ئەو گرنگ نییە ببرە کاگەرەمەوە تاوکەم ینی قسەکە لەسەرەوە نیە لە ڕۆژەکات و یادەکە بکەیتەوە قسە لەسەرەوەی چۆن بیکەیتە کار لەسەری بکەیت لە ڕووی سەقافی ڕۆشنبیریەوە بیکەیتە حەدەسێک کە هەم ملت عقلی جەماعی گەل تێب ملت تێبگە هەمووی ئەو خاڵە لاواسە لەکوێ زۆر جاکە باستەوە کرێڵێ هەموو ساڵی ئەم یادە ئەکرێتەوە تێە پەڕێ و هەندێک فرمێسک ڕێژە و ڕۆژی دواتر کۆتایی پێدەوێ بە هەڵپەرکێ و شای لۆغان بۆ نمونە ئایا خاڵی لاوازی ئەمە لەکوێە لە میادکردنەوەیە خاڵی لاوازیەوەی کار ئێستا من نمونەی گەرمەسە دیموکراسیڵەن بابە هەر ئەوە ڕۆژی انتخابات دەنگ بێ لە ناو سنووخکە دیموکراسی پرۆسەیەکە کە بێ ڕۆژانە لە ناو وڵاتە ممارەسە بکرێ هەر ئەو ڕۆژانەیە کە دەنگە دەیانی یادکردنەوە بۆنەکان ژەوەنێ لە ڕۆژێکات و یادی بکەیتەوە ئەبێت تۆ بەردەوام لەسەری کار بکرێ تەلەڤیزۆنەکە من لە بەریتانیا ساڵانێکی قدیم زۆر قدیم نزیکی 19 ساڵ پێش ئێستا کابرا کوژرا بۆ ڕەشێک هەموو ڕۆژی تەلەڤیزۆنەکان باسییان نەکردەوە فلان ڕەش کوژراوە ڕسمەکان بۆ ئەوەی کە لە بەریتانی ڕاسیزم نەژاد پەرستی گەشە نەکە کردیان بە حەدەس کوژرانی گەنجیان کرد بە ڕووداو لەوێ چندیان لە هزری تا لە مشتی خەڵکە ئێستا لەوێ هیچ کەدەمێک ڕاسیزم لە بەریتانیا نییە تقریبان چونکە ئەوانان کار لەسەری کردووە کە جەریمەیەکی گەورەیە تەسەی ڕەشە بکەی بۆ کەسێکی ڕەشێنی سەری ڕێگێکتر بکەیت بەڵێ ئەماوسا کامەران تعقیبەکەی لەسەر و قسانەی کاک بابە کرد وڵی دەستی خۆش بێ پێم وایە لەگەڵ زۆربەی دۆسیەکە و باستانی کە باسیگەر هاوڕین من لێرەدا تەنها دوو خاڵ قسە لەسەر دەکەم کە پێم وایە گرنگن و بەشێکە لەم پرۆسە یەکەم پرۆسەیە دی ئەنفال و باسکردنی ئەنفال و مامەڵەکردن لەگەڵ دۆسی ئەم بیرەوەریە خەریکە وەکو دۆسی ساڵی سەفەربەرلجی لێبێ کاتێک ئێمە لە کتابەکانی ئەحمەد خواجە ڕفیق حلمی یادداشتەکانی دامۆزوعی ساڵی گرانی و سەفەربەرلک دەخوێنینەوە دەزانیت چ مەساتێک بەسەر میلەتی کووردا هاتووە بەڵام دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانی شێوازی حکومڕانی لەم وڵاتەدا بە ئاقارێکی دابردی تر ئێستا ئێمە وەکو مەساتێکی گەورە وێنای ناکەین کە لە تاریخدا ڕوویداوە لەوەرە ترسێم لە ساڵانی ئایندە دەژ ئەنفالیش بەهۆی سیستەمی حکومڕانی خراپ کە ناتوانێت مامەڵەی تەندروست و تەوزیفی باش بۆ ئەنفال بکە ئەنفالیش ئاوا ببێت بە شتێک تەنها مێژوزانەکان با بڵێن ئێستا باسی سەفەربەر لە ڕووداڵی ساڵی گرانی و هاتنی تورکیە ئیتیحادیەکان دەجێڕنەوە کە دەچێنا وردەکاریەکانی ئەو ڕۆژگارەیەوە هۆ بەشێک لە شاعیرەکان حەمدی و بەشێک لەمانە زۆر بە وردی باسییان کردووە گریانت بۆی دێ بەڵام دەبینی تێپەڕی ڕۆژ سەفە ئەوە بە دووری مەزانە ئەنفالی ئەمە لە ساڵانی ئایندا ئەو های لێبێت دوو لەوانەیە لەو ڕوانگەیەوە کە بابرین بابەکرش لەگەڵمە هاوڕابێ ئێمە حرەکەی ناسیۆنالیستی و نەتەوایەتی و میلی ئێمە حرەکەتەکە هاوشێوەی فەڕەنسانیە هاوشێوەی حرەکەتی نەتەوایەتی ڕووس و ئێران نییە واتە بە دیوێچکە ئاینەکەمان ئەو ئاینەیە کە دەوروبەرەکەشمان هەیەەوەتە خەسڵەتێکی تایبەتی دینداری ئێمە نیە لە کوردستاندا بە دیوێچکەت پێ بڵم ینی ئاینی کوردی خەسڵەتێکی جیاکەرەوەی نیە لەگەڵ دراوسەیەەکانی و هەروەها تایبەتمەندێکی ئابووری گەورەمان نییە وەکو تەوحیدی بابرین ویلایەتەکانی ئەڵمانیا لەسەر دەستی بسمارگ ئاگاداری ئەو مۆزوعش بن بە دیوێچکە بۆیە دەبینین هەموو ئەفکارێک کە لە دەرەوە دێ ڕوخسارێکی ئومەمی وەردەگرێت تاوەکو ساڵانی 50ەکان و 60ەکان و 70ەکانش لەگەڵ حرەکەتی چەپ زێتر حرەکەتی چەپ هێندەی بە ئاقاری حرەکەتێکی ئومەمیدا ڕۆیشت و کەوتە بابرین دژ لەگەڵ حرەکەتێکی نەتەوایەتی خۆمانی تر لەوانەیە بەشێک بۆ لە خەباتی کە دژایەتی حرەکەی نەتەوایەتی بکە حرەکەتی ئیسلامی ئێمەش لە کوردستاندا ئێمە ئێستا لەم حالەتە دەین کە چۆن بتوانین میتۆد و ستایلێکی خۆماڵیانە بۆ ئیسلام لە کوردستانە تەقدیم بکەین و هەرێکێک لە ئێمە ئیسلامی لە شەڕێکدان بۆی کە حرەکەتی ئیسلامی لە کوردستانی ئێمەدا هێندە ڕوخسارە ئومەمیەکە بەسەریدا زاڵ نەبێ بە دیوێچکەت پێ بڵێم نەبوونی کەلتورێکی خۆماڵی دیدگایەکی خۆماڵی بۆ ئەم جۆرە ئەفکارە ئومەمیانە و نەبوونی چوارچێوەیەکی ئابووری لە کوردستان و هەروەها لە کوردستان ئیدارەی کوردستان سیاسیەکان بەڕێوە دەبن نەک مونەویرەکان با بڵێن وە کاریگەری مونەویرەکانی زۆر بەسەرەوە کەمە ئەمە حالەتێکی دروست کردووە کە وڵاتی ئێمە ئەمە حاڵەتێکی دروست کردووە کە وڵاتی ئێمە نیشتیمانی ئێمە واڵایە لەژێر کاریگەری هەموو کاریگەری ئابووری و کاریگەرە کەلتوری و فەرهەنگیەکانیدا هەیە بۆیە ئەمە وای کردووە
نەتەوە ئینتیما بۆ نیشتیمانی ئینتیما بۆ نەتەوە ئینتیما تو ئەگەر تۆ تبینیت کرد بێ هەر بگەڕێنەوە سەر ئەو سیرۆکەی کاریگەری ئەم سیرۆکی مەزلومیەت و زاڵمیێت لە پێش 1990 گەنجێکی ئەمە کە فیراری سەربازی دەبوو لە گوندێکی بێ ئاو و کارەبا و ئەو پەڕی معانات بەڵام نەدەڕۆی بۆ ئەوروپا ئێستا دەبینین حالەتی کوردستان خۆناغکەشی زۆر گۆڕاوە بەڵام ئینتیمای نەتەوەی نیشتیمانی لەسەر دەوڵەت لە سەردەمی دەوڵەتداریدا بەو پەڕی لاوازی دروست بووە ئەگەر وا بووایە دەبوایە لە سەردەمی دەوڵەتداری جوولەکان لە 1938ەوە یەک کەس لە جوولەکانی دنیای نەچووبایە بەو فەڵەستین یعنی بەدیوێچکە دەوڵەتداری فەڵەستین نمونە چێندە ناشرین بووە بۆ جوولەکەکان هیچ کەسێک کۆچی نەکردبایە بۆ ئیسرائیل لەبین ێساش کۆچ بەردەوامە واتە بەدیوێچکە تۆ لە سەردەمی دەوڵەتداری پێویستە نمونەیەکی وانی شاندەی کە ئینتیما بەهێزکەی و ئیدەرەوەی کوردستان بگەڕێتەوە بۆ نیشتیمانەکەی خۆی نەک ئەم نمونەیە جارێککە خەڵک بڕواتەوە بۆ دەرەوە. ئەمە پێ وایە خاڵێکی لاوازە لە یادوبیرەوەریەکانی کووردا کە باس من بەدیوێچکە من لەمێ لەو ڕوانگەیەوە بچمە سەر ئەو بابەتەی ئێمە یادەکانیشمان و خۆماڵیکردنی یادەکان و تەوزیفکردنی یادەکان خۆ من ئەلفالۆک و نمونەیەکی زەق بۆم باس کردی کە ئێمە نەمانتوانیەوە ئەوانە تەوزیف بکەین بۆ پەرەپێدانی کەلتورێکی ئینتیما و قوڵکردنەوەی ئینتیما لە کوردستانی خۆماندا بۆی سیستەمێکی حکومڕانی کە مامەڵەیەکی تەندروست ناکا لەگەڵ ئەم دۆستیانە توش حالەتێکی زۆر خراپ بووین ئێستا. بەڵێ کاک بابەکردکاتیەوە نەهاتووە یادوبیرەوەریەکان بیر لە بەدیل بکرێتەوە بە شێوازێکی ترۆک و ئەوەی ئێوە هەردووکتان کۆکن لەسەر ئەوەی ئەم یادوبیرەوەریانە ئەم ڕووداوە تاڵانە ڕووداوە شیرینەکانژە ئەوەی لە ڕابردووە ڕوێنداوە تەوزیف نەکراونەوە و پێوزوو نەکراوە بە هێزێکی معنەوی و گەورە بۆ نەتەوە بە تایبەتی بۆ کورد کە ئێمە باسەکەین. ئایا کاتی ئەوە نەهاتووە لە چوارچەوەی ئەم ڕەخنانەی ئێوە لەم ڕوانگەیەوە گۆڕانکاری لە شێوازی یادکردنەوەکانە بکرێت؟ بێگومان کاتی هاتۆ بێگومان دەبکە کاتی هاتو بەڵام قسە لەسەرەوەیە کە چۆن تەرجمەی بکەیت و چۆن ئەم زەختە دروستکە لە حکوومەتەکەت کە ئەمانە بکەوە جگەلەوە بەدەر لە حکوومەت نخبەر ڕۆشنبیری وڵاتەکەش چۆن دەستباتە ئەمیشانە ینی من بیرمە کاتی خۆی گۆڤای ڕەهاند جنابیشت ئەناسی ینی باخێکی باشە بە مەسەری ئەنفال و یادکردنەوەی ئەنفال و حتا خودی بۆنەکان ینی ئەمە کارەکان لە فترەیەکە بەردەوام دوای وەستا ئەم کارانە پێویستی بە بەردەوامی هەیە پێویستی بۆ هەیە بەردەوام قسە لێ بکرێتەوە بەردەوام دەمەزەر بکرێتەوە ئەمە کارێکە هەم ئەبێ سڵتا دەسەڵات بیکە هەم ئەوەی خوار دەسەڵات ینی ملت خۆشی نخبەی مستەقەفی بیکە ینی ئەمانە بێگومان کاتی هاتووە و ئێمە پێویستیمان بۆ هەیە قسێک هەیە ئەڵێ ملت دروست ئەکرێ ملت دروستی ئەەکەی چۆن کە تۆ ئەوەی مۆزۆی خاچی هەیە و زمانی هەیە و کللتور هەیە ئەمانە بەشێکە بەڵام لە کللتورەکە بۆنەکانێتی چونکە بۆنەکان بەشەکەن لە کللتور مەسەن وەکو باسمەکەن نەورۆزە یاخود بۆنە دینەکان یاخود مەسەرن فلانە حتا کللتورە سیاسەکەشی بێگومان کللتوری سیاسی دەوریەیە ئەمانە هەمووی تۆ ئەتوانی سیاقی کە تۆ ڕێکی خەیتەوە ئەتوانی بەکاری بێنی بۆ ئەوەی کە ملت لە دەوری محورێک کۆبێتەوە و عقلێکی جەماعی ئحساسێکی جەماعیشی بۆ دروستکەی. بەڵام من ماوەی بەرنامەکەم تەواو وەگەر بە کورتی شتێکت ما بێ لەسەر کۆیتەوەری بەرنامەکە من نەخێر من سپاس دەکەم بەڵام بەرەوەی قسەی ئەخیرمەوەیە کە ئێمە یعنی ئەو بۆنانی کە لە ناو میلەتی ئێمە هەیە هەم بۆ نەخۆشەکانی هەم بۆ نەخۆشەکانی ئەبێ دیسان کارێ نەسەر بکرێ فۆرمەلە بکرێنەوە و ئامادە بکرێن بۆی کە گەلی ئێمە دەستیان لەوە بکرێ. بەڵێ ماوەسا کامەران ئیزافەیەکت مابوو تەنها دوو خاڵ یەکەم مۆزوعی بابرین بۆنە یەکەم ئەم بۆنەیە لە خۆناغی مامەڵی لەگەڵ دەکرێت و میزار ئەم کارکتەرانی کە مامەڵە لەگەڵ بۆنەکە دەکەن چێن ئەمە خاڵێکە گرنگە قسەی لەسەر بکرێت. دوو ڕۆژانە لە میمەری مزگەوتەکانەوە چیرۆکی زاڵمێتی نەمرود فیرعون ئەمانە باز لێو دەکرێت کە لە قورئانەدا هەن و ڕۆژانە مسلمانی بۆ هەن دەدرێت کە سیفەت نەمرود هەن بەڵام هەتاکو ئێستا ئێمە ئەمە من نەکردو بە کەلتور لە ناو تاچی هەموو کوردێک سیفەت سەدام و بکەری ئەنفال نەبووە چیرۆک و بەسەرهاتێک بۆ ئەوەی کە لێرەوە ڕۆژانە ئێمە دژە نەمرود دروست بێ لە ناو مسلمان دژە فیرعون دروست بێ بەواتە هەمیشە تۆ وا دروست بێت کە سیفەتی فیرعون دەبێت دژایەتی بکەیت دەبێت وا دروست بێت کە سیفەتی سەدام دەبێت دژایەتی بکەیت سیفەتی ئەم کارکتەرانەی کە لە ڕابردوودا ئەم حالەتانەیان بەرامێناوە کە ئێمە بۆکو یادە تاڵەکان یادی دەکەینەوە ئەمە نەبووەتە کەلتور لە ناو تاچی ئێمە ئێستا وای لاتۆ سەدام حوسێن وەکو ڕەمزی زوڵم لە ناو زیهنیەتی خەڵکی ئێمەدا خەریکە وردە کاڵ بێتەوە ئەمە کارە ساتەکەی وەزارێک ئێمە بینەوە ئەمە دەستی بۆ بەرین بزانین چۆن دەتوانین کارای بکەینەوە. بەڵێ زۆر سپاس بۆ مامەسا کامەران بابانزادە مامۆسای زانکۆ توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد سپاس بۆ کاک بابەکرد ڕێین و سەر و بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلێمانی بەخێربێن دووبارە بۆ سودەی سۆراغی مێشوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخۆی گەورە و میرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.
لە مەڵقەی بەرنامەکەماندا باز لە ژینگە و پێکاتەکانی دەکەین لە هەرێمی کوردستان. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا ژینگە چییە و لە چی پێکاتووە؟ مرۆڤەکان ئاشناکەین بەوەی کە خزمەتی زیاتر بە خۆیان بکەن چونکە پاراستنی ژینگە پاراستنی خۆیان. پێکاتەکانی ژینگە کە بخۆریان ناوە ئەمانەت وابەستن بە بوونی ئەمانەوە هەر ئەمەش هۆکار بوو نەمانی ئەمانە وای کرد لە سدەیە لە چرخە جیۆلۆجیەکانە با بڵێن دایناسۆرەکان قڕ بن. بەڕاستی میدیای کوردی ڕۆڵی هەبووە لە ناساندنی ژینگە و لە ناساندنی ئەم بابەتانە بە تاکی کورد. کۆمەڵێک کارگە و معاملی زۆرمان هەیە لە پاڵاگۆی نەتوی لە کارگەی ئاسنی لە کارگەی سمەت و ئەمانە بینین زۆربیان بە فلتری ژینگا تێپەڕ نابن.